مەڵبەندی ڕۆشنبیری کوردستان لە شاری سلێمانی خۆشەویست کۆڕێکم گێڕا دەربارەی سێ بەرهەمی تازەم کە بریتین لە سێ کتێبەکانیش بەناو نیشانی 36 نامە و چەند کەساتێکی دیوانی من لەگەڵ ڕووداوەکان TVCMیش لە حەکبەمدا. ڕووداوەکان باسی ڕووداوە مێژەکانی ساڵانی پەنجاکان و شێزەکان و هەفتاکانی سەدەی ڕابردوو دەکات کە بەداخەوە نەوەی ئێستا ئاگاداری نییە بۆ ئەوەی کە ئاگاداری بێ من بە زمانی کوردی نووسیم و پێشکەشم بە نەوەی تازە کردووە بۆ ئەوەی وەکو درێبتە ئامرەهەزێک بۆ تێگەیشتن دەربارەی ئەو ڕووداوانەی کە پێشووتر لە کوردستان بووە. کتێبی دومم 36 نامە و چەند کەسایەتێکی دیوانی من چەندین کەسایەتی کە پەیوەندیان بە منەوە هەبووە چ عەرەب چ کورد چ پارتی چ یەکێتی چ شوعی کە چ خەڵکانی سەربەخۆ کە ئەمانە وەکو دەڕێن کەسایەتینەوە بەڵام دەربارەی نەنووسراوە. من کە ئەوەی خزمەتی کوردی کردبێ لە هەر لایەنێک ببی لە هەر قەومێتێک بی من باسم کردووە. سەرەڕای 36 نامەی چەند کەسایەتێکی مێژوویی و فەرهەنگی و ڕۆشنبیری کوردستان کە بۆ منیان ناردووە دەربارەی بابەتێک دەرباری داواکاریەک من پرۆفایلم بۆ کردووە لە هەمان کاتیشدا مەبەستم لە ناردنی نامەکە چیە و وڵامەکەشم چۆن داوەتەوە. کتێبی سێمم لە حەکبەمدا کە بریتە لە کۆمەڵە وتارێک کە لە سەردەمی کە من نەقیبی ڕۆژنامەنووسانی کوردستان بووم تێدا ڕاشکاوانە باسم لە ئازاری ڕۆژنامەنووسی کردووە باسم نەوە کردو کە پێویستە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانی بێلایەنە لە دوور لە هەموو فشارێکی سیاسی دەوڵەتی کارەکانی خۆی بکە بەمبەستی خزمەتکردنی ڕۆژنامەنووسان و دابینکردنی مافی ڕۆژنامەنووسان لە کوردستان. دۆزانی ئەو شاری کە مەلایانی بەخێر کارژێرانی میزاگەری لە ئێمە فێریمیان دەکرد ئەی کوردینە ئەی مەندینە بادەم من کە هاتمەوە کۆیە بە وڵایە داکەوتم. وتم ئێستا من مامۆستام لە زانکۆ دیپلۆماسیەکانی لە جیفانی من نیەخەچی ڕۆژنامەنووسانی عێراقا هەردووتان خێزان و پێشەوە جمعە و ئەو شتانە لەگەڵ فۆتۆی اقتراحاتی حکوومەت عێراقیە بشأن